والله مشكلەمانەیە لەگە شارەوانی بە قورعان لە باتیەوە بەو ڕەمەزانە لە باتی شتێکمان بدەنێ کرێچینە ئەو خەرکە پێ بەڕێوە بچی هاتیە جارێ لە گومجێ ناتیمەوە عارەبانە منیان ساف کردیە شارەوانی بردیتی دوێنێ یەکێک لەگە شارەوانی بەشەر هاتیە لەولا ئیویان دایتەوە ئەو ڕۆستبەنێ 15-20 کەس بەبە شارەوانی کەتێ بەبە عەملەی شارەوانی ئەخوا قوبور دەکاتنە عارەبانم ببە ئەم بەخۆم کابراکەم ئەمن بەخۆم دوو عارەبانیان لە من بردیە ئەمنەوە نزیکەی سارەکی ناتیمێکی بەو ڕەمەزانی هاتیمێکی کرێچیمە قەردارم وەزعم خراپە یەکەو سەرهاتی دەرێم کاکە ئەمن چ گوناحم هەیە دەرێم ئەمن چ گوناحم هەیە یەکەو سەر دێن عارەبانەکەی بەبێەوەی وە دەزانن شۆفەریان لە عارەبانەیدا یەکەو سەر عارەبانەکەیان لێوەکەن نەخر باشە ئەدی نابی قسەکی وەگرن ئەدی نابی حیسابێکمان لێ بکەن کو دەبیتنەواڵە کاکە با ڕێنماییماندا تێ